خۆی بنەمایەکی سەرەکی ئەمنی قەومی تورکیا ئەوەیەکەوە پێی وایە هەموو پارچەکانی هەرێمی کوردستان پارچەکانی هەر چوار پارچەی کوردستانی گەورە بریتە لە ئەمنی قەومی تورکیا کەواتە ڕوانکەی تەنها ئەوە نییە بڵێ کوردستانی باکوور بریتە لە ئەمنی قەومی تورکیا و پێویستە بیپارێزی بەڵکو چاوی بڕیتەوە هەموو پارچەکانی کوردستانی باشوور کوردستانی ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژئاوا هەموو بێک سیستەم و بێک نەخشە سیر دەکەکەوە بریتە لە ئەمنی قەومی تورکیا ئەوەش بەڕاستی دژە لەگەڵ گشت بنەما و یاسانی و دەوڵەتەکان هەروەها ڕێکاری حوسنی جیواری وڵاتە دراوسیەکان بەداخەوە ئەوەی ئەنجام دەدرێ بریتە لە دەتوانین بڵین لە کاری هاوبەشی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە بە ناوی خەڵکی کوردستان هاوکاری دەوڵەتی تورکیا و سوپای تورکیا دەکرێت کە ئەوش لەگەڵ دەستوری عێراقی و لەگەڵ یاسا و بنەما کارپێکراوەکانی دەوڵەتی عێراقی و تەنانەت هەرێمی کوردستانیش ناگونجێ و پێویست بووکەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئیدانەکردن بە بەیاننامە یان تەنانەت زار بزار ئیدانەی سەرکاغەزش ناکەن بەڵکو هاوکار و پشتیوانێکی تورکیانە بە دروستکردنی بنکەی سەربازی لە شار و شارستانی هەرێمی کوردستان تەنانەت ئێستا تورکیا خەڵکی هەرێمی کوردستان دەستگیر دەکات لە ڕێگەی هەواڵگرەکەی خۆیەوە و تحقیق و لێکۆڵنەوەی لەگەڵ دەکرێت بێ ئەوەی کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێک بجوولێنێت بۆیە پێویستە تورکیا ئیلتیزام بە یاسانی و دەوڵەتەکان بکات و هەروەها پێویستیشە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عێراقی لە نەتەوەیە گرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش بەڕاستە و خۆ سکاڵا پێشکەشکەن و هەروەها شەرمەزاری دەوڵەتی تورکیا و سوپای تورکیا بکەن و هەروەها پێویست بەوەیەکەوە ڕێکاری فعلی و عملی بە تایبەتی لە ڕووی ئابووری لە بواری وزە و نەوت و گاز ڕێکاری سزا بدرێت تورکیا لە ڕێی عێراقەوە لە ڕێی هەرێمی کوردستان بۆیە دوا چاوەڕوان دەکرێتەوە پێویستە دەوڵەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەستەیەکی ڕاستیان هەبێت و هەڵوێستەیەکی مووقفێکی دەتوانین بڵێن نیشتیمان پەروێران هەبێت بۆ ئەوی بەرەنگاری ئەو پێشەلکارانی دەوڵەتی تورکیا بنەوە خۆی بەڕاستی و خوێندنەوەی دەکرێت دەڵێن گوایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێککەوتنی هەیە لەگەڵ تورکیا هیچ ڕێککەوتن نییە بەڵکو دەوڵەتی تورکیا سوپای تورکیا هەر شوێنێکی هەرێمی کوردستانی وێ بردومانی دەکات خەڵکێکی وێ دەگیری دەکات هەر بنکەش سەربازی وێ دەتوانین دای بمەزرێنی بێ پرسکردن بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەواو تەسلیمی دەوڵەتی تورکیا بوونە و ناتوانن خۆیان لە سیاست و استراتیزەتی تورکیا دەربهێنن ئەوەش پێویستی بەوەیەکەوە هەڵوەستەیەکی نیشتیمانی و هەڵوەستەیەکی ناو خەڵک بکرێت کەوا چیتر قبول نەکرێت لە تورکیا لە ئێستا پێم وایە پرسی تورکیا و هێنانی لەشکر بە فرسەتێکی دەزانێت لەبەرەوە وەزعی عێراق وەزعێکی زۆر ناتەبیعیە و مەسەلەی پەکەکەش دیارە بۆتە ئامانجێک بۆوان کە بەرزی دەکەنەوە بەڵام لە هەمان کاتیشا دەبێ بزانین کە تورکیا هەمان فکرە و تەوەسوعی دەسەڵاتەکانی خۆی هەیە و هێزێکی بەنسبەت عێراق و هەرێمی کوردستان هێزێکی دەرەکیە ئەگەر لە ڕووی سەربازیەوە هەر هێزێکی عسکەری بێتە ناو خاشی وڵاتێکەوە دەتوانێت دەرنەچێ ینی چکە بە عسکەری گرتوێ بۆیە مەخافەتی ئەو هێزە لە هەرێمی کوردستانە مەخافەتێکی گەورەیە و بە هەر بیانوێک بێ بەدەستیەوە بێ بەڵام لە هەمان کاتە ئەم هێزە بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکە مەخافەتی گەورەی هەیە بۆیە پێویستەکە هەرێمی کوردستان لەسەر ئەم پرسە هەڵوێستەیەکی گەورەی هەبێ بەرە بە تاکیدی ئیسفادەیان زۆر لێبینیوە ئەمە هەر لە سەرەتای هاتنی ئەو لەشکرەشەوە ئیسفادەیان لێبینیوە بەرامبەر بە هەموو ئەوانە لەگەڵ ئێرانە لەگە سووریایە لەگە هەر وڵاتێککە ناتوانێت ینی هیچ وڵاتێک ناتوانێت بۆ شێوە ئەوە زۆرێکە لە داگیرکاری بۆ ئیتیفاق ناکە بۆ داوا لە حکوومەتی عێراق ناکە بۆ داوا لە هەرێمی کوردستان ناکە هەرێمی کوردستان بۆ نەیتوانی و سنوورەکانی خۆی بپارێزێ سەرتاسەری سنووری ئێمە لەگەڵ ئێرانە لەگە تورکیایە لەگە سووریایە بۆ ناپارێزرێیانی بۆ وڵاتان بێتە دەخولکەیانی ئەمە کارەساتێکە کە ڕووی لەو هەرێمی کوردستانە کردووە بە درێژایی ئەم 30 ساڵی ڕابردوو